کە پێویستە هەر هەمومان هەوڵی بۆ بدەین و وتارەکەشم لەسەر بردنەوەی سێیەمە. پەروەردگارمان دەفەرمێت لە سوورەتی ئەتەوبە: ورضوان من الله أكبر ذلك هو الفوز العظيم. كرزامندي خواي گەورە بەدەست بێنیت، کە خوای گەورە لە خۆت ڕازیکەی، کە خوات لە خۆت ڕازی کرد، ئەوە پەروەردگارمان دەفەرمێت ذلك هو الفوز العظيم. بەڕاستی ئەوە بردنەوەیەکی ئێجگار مەزنە، عەظیمە، کە ئینسان خوای گەورە لە خۆی ڕازی کات. دڵی زۆر خەڵکمان ڕازی کرد. ئەوانەی دەور و پشمان لەوانەیە ئەوانەی کەوا زۆر هەستیار بن، زۆر دڵی ئەم و ئەومان ڕازی کرد لەسەر حیسابی خوددا، زۆر دڵی ئەم و ئەومان ڕازی کرد لەسەر دینەکەی خوددا. ئەمڕۆ پرسیارێک با لە هەر هەموو